دوژمی کاتی ئازادیە جەژنی نەورۆزی سەرکەوتن و ساڵی نوێی کوردی لە گەلی کورد و هەموو گەلانی ئازادی خواست پیرۆز دەکەین. گەلی هۆشیار و ئازادی خوازی کوردستان ڕاستیەکی عاشە هەڵنەگرە ئاگری نەمرۆز لە مێژووی کورداندا وەکو هێمای سەرکەوتن لە بەرامبەر زوعاکە ستەمکارەکان هەڵکراوە و ئەو ڕۆژە بۆتە وەچەرخانێکی مەزن لە ژیانی مرۆڤی کووردە. لە ڕۆژگاری ئەم ڕۆژماندا مەشخەڵی ئەو ئاگرە هەروە بەدەستی کوڕان و کچانی شۆڕژگێر و نەوەکانی کاوەی سەردەم بڵێسەدارترە و لە لووتکەی چیابەرزەکانی کوردستان دەگەشێتەوە. موژدەی سەرکەوتن ئەدا بەسەر ژێمە داگیر. بۆیە لێرەوە لە قەندیلی بەرخودان و ئازادیەوە بانگەواز دەکەین بۆ تەواوی گەلی وڵات پارێز و لایەنە سیاسەکان و سەرجەم چین و توێژەکان و پێکاتە و ئاین و ئاینزاکانی جڤاکی ڕەنگینی کوردستان وەرن پێکەوە جەژنی نەورۆز هێمای سەرکەوتن و ئاشتی و برایەتی گەلان لە قەندیلی خەڵای خۆراگری ئازادی پیرۆز بکەین. نەورۆز جەژنی ژیانەوە و نوێبوونەوەی سروشت و ئاوێزانبوونە بەسەرکەوتن، ڕۆژی هەستانەوە و وەڵامدانەوەی نەوەکانی کاوەی ئاسنگەرە بە زوڵ مستەمی زوعاکە خوێن خۆرەکان کە لە ئەمڕۆدا ئەردۆغان و هاوپەیمانانی زوعاک ئاسا هەر ڕۆژ لە شار و گوند و یا لە شقامێک وەک زوعاک خوێنی منداڵ و گەنج و ژنانی کوڕانی کوردەواری وەرن بە کوێرایی چاوی داگیرکەران و نائەزانێتەوەکەمان لە جلوبەرگی ئاڵا واڵای شادیەوە خوێنی لووتکەی بەرزی قەندیل نەورۆزی کوردەواری پیرۆز بکەین و بانگی ئازادی بدەین بە گوێجیان و بڵێن ئیدی کاتی ئازادیە و کۆتایی فاشیزم و داگیرکاریە. ڕۆژی گەشەکردنی تێکۆشان و نەورۆزی سەرکەوتنی کوردەواریە. نەورۆز جەژنی بەرخۆدان شکانی هێزی ئەهریمن بەرامبەر گەلانی بندەست. نەورۆز تکا دەکەم نەورۆز وەکو سەفرە و گەشت مەبینن. نەورۆز وەکو ئەرکەچی بەجێهێنانی ئەرکێکی نەتەوایەتی لەسەر شانی هەمومان ببینن. هەر لێرەوە ئەمڕۆ لە پارێزگای سنا بەڕێوەبەرایەتی ئەنجومەنی کەلتوری میراتی کەلتوری گەلەکەمان پارێزگاری سنیان بە پایتەختی نەورۆزی ڕۆژهەڵات ناساند. ئەمە لێرەوە دەڵێم چەند ساڵە قەندیل چەقی نەورۆزە، قەندیل پایتەختی نەورۆزە. دەستخۆشی لە شارەوانی بناری قەندیل و ئەنجومەنی شاری بناری قەندیل دەکەم. چەند ساڵە ئەو ئەرکە بەو ئەرکە مەزنەڕا دەبن و ئەو نەورۆزەمان بۆ ساز دەکەن. هیوادارم بەدەنجیانەوە بین و بەشداری بکەین لە نەورۆزی کوردان. پیرۆزبایی نەورۆز لە ڕێبەری گەلی کورد، ڕێبەر ئاپۆ و گەریلاکانی سەرچیا و هەموو تێکۆشەرانی کورد دەکەم. هیوادارم بەشداری بکەن، بەشداریتان ئەرکێکی نەتەوایەتیە. ئیمرالی و بە دروشمی کاتی ئازادیە ئەم ساڵ لە قەندیل نەورۆز پیرۆز دەکەین و لێرەوە نەورۆزی ساڵی 2022 لە ڕێبەرینەتەوەی ماڕێبەر ئاپۆ پیرۆز دەکەین و هەروەها لە هەموو بەرخۆدێرانی ئازادی و لە هەموو ئەو زیندانیانە ئەمڕۆ لە زینداندا بەرخۆدان دەکەن و لە هەموو گەلی کورد و بە تایبەتی لە ژنانی گەلی کورد پیرۆز دەکەم. بۆیە لێرەوە بانگەوازی لە هەموو گەلی کورد بە تایبەتی لە ژنان دەکەم کە نەورۆزی ئەم ساڵ بە جۆش و خرۆشەوە ڕوو بکەنە بناری قەندیل و نەورۆزی ئازادی و کاتی ئازادی پیرۆز بکەین.